سەبارەت بەم بارودۆخەنە هەموارەیکەوە لە ڕۆژانی ڕابردوو دوژمنانی کورد جارێکی تر هێرشیان کردەوە سەر کوردستان بە پیلانێکی نێودەوڵەتی بەشێک لە خاچی پیرۆزی کوردستانیان داگیر کرد. برا پێشمەرگەکانمان لە سەنگەری بەرگری و بەرخودان و خۆبەخشکردن بوونە لە پێناوی خاچی پیرۆزی کوردستان بۆ ئەوەی نەهێڵن دوژمنان جارێکی تر لەژێر هەر پاسا و هەر ناوێک بێ هێرش بکەنە سەر خاچی پیرۆزی کوردستان بە حەشدی شعبی و ئەو هاوپەیمانانەی کە لەگەڵی داون. بۆیە بە پێویستمان زانی ئێمە وەکو زانایانی ئاینی ئیسلامی کوردستان پەیامێک بۆ سێ لایەن بنێرین، پەیامێک بۆ برا پێشمەرگەکانمان بنێرین و ڕاستەوخۆ پێیان بڵێین ئێمە لەگەڵ ئێوەین و ئێوە بەتەنهانین، پێیان بڵێن ئەم سەنگەرەی ئێوە لێی وەستاون سەنگەری بەرگریکردنە لە شەرەف و کەرامەت و دینی ئەم میلەتە. پەیامێک بۆ حیزب و لایەنە سیاسیەکان بنێرین، ڕاستەوخۆ پێیان بڵێن پێویستە یەکڕێز بن، چونکە ئیمڕۆ لە هەموو کاتێک زیاتر ئیرادەی کورد و میلەتی کورد و خاچی کوردستان پێویستی بە یەکڕێزی نێوماڵی کورد هەیە. پەیامێک بۆ موسڵمانان و دەوڵەتانی عەرەبی و ئیسلامی لە جیهانی ئیسلامیە بۆیان بنێرین و ڕاستەوخۆ پێیان بڵێن ئێمەش موسڵمانین، بەسە تاکەی بێدەنجی لەسەر ئەو تاوانەین دەرحەق بە ئێمە ئەکرێ.